خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەم شەوتان پێشکەشەکەین. نەوت و غاز گرنگترین تەوەری سەرەکی ئێستای ژیان و ژیاری هەرێمی کوردستان و پرۆسەی سیاسی هەرێم و عێراقیشە بە جۆرێک کە دید و تێڕوانینەکانی نێوان یەکێتی و پارتی بە ئاشکرا دەردەکەون لە ئاستی حزبی و حکومیشەوە تیمی هەردوو لا تێڕوانینی جیاوازیان هەیە لەسەر پرسی نەوت و غاز نەوت کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا فرۆشراوە و بە ناوی ئابووری سربەخۆوە بەشێکی زۆر لە شارەزایان و چاودێران پێیان وایە کە نەهامەتی بۆ هەرێمی کوردستان هێناوە بەشێکیان پێی وایە نەخێر بۆ بەمایی سەقامگیری و خۆگرتنی قوارەی هەرێمی کوردستان. ئێستا پرسی غاز دوای شەڕی رووسیا و ئۆکرانیا هاتۆتە ڕۆژەڤەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ڕووی حەزبیەوە و چ لە ڕووی تیمی حکومیەوە سەرنجی خۆیان خستۆتە ڕۆ. قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت باسی لەوە کردووە بەر لە هەر شتێک پێویستە ئێمە لەگەڵ بەغدا ڕێککەوین ئەنجا هەنگاوەکان بنین. باز لەوەش دەکرێت یەکێتی بڕیاری داوە کە تاکو لەگەڵ بەغدا نەگاتە ڕێککەوتن قبوڵی ناکات غاز وەکو خۆیان ئەڵێن بە دەردی نەوت بچێت. ئەم شەو ئێمە پرسی غاز و ئایندەی هەرێمی کوردستان وابەستە بەم بابەتەوە تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێز سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی لیژنەی و زە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان. کاک سەرکۆ بەخێر بێ. سپاس بۆ جەنابتان. سەرۆکی حکوومەت لە تورکیا و لە چەند ماوەی ڕابردوودا خەڵکی کوردستان شایەتی کۆمەڵێک بەشەد بوون لەوانە سەردانی سەرۆکی حکوومەت بۆ ئیمارات بۆ قەتەر بۆ تورکیا و سەرۆکی هەرێم جارێکی تر بۆ تورکیا و بردومانەکانی بە ناوی ماڵی شێخ باس ئەوەی کە کرا دواتر وتیان لەبەر مەسەلەی پرسی غازە. ئەمانە چی بە قواری هەرێمی کوردستان ڕێم بە تایبەتی لە مەسەلەی کردی غاز دەکات؟ سەرەتا سپاس بۆ جەناب بۆ کەناڵی بینەرانی کەناڵی کورسات. بەداخەوە من بۆ خۆم وەکو هاوڵاتێکی کوردستان نەکۆکو پەرلەمانتارێکی یەکێتی ئەو مەشهەدەم بینی کە ئەو ڕسمانەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت کە لەگەڵ سەرۆکی تورکیا کۆبوونیان کرد لەوە ناچوو، یعنی بە حەزمان ناکرد هەر هاوڵاتیەکی ئەم کوردستانە برینار بوو بەوەی کە بەو شێوازە لە بەردەم سەرۆکی دەوڵەتێکی دراوسیا بێت و لە لێرەیش خۆ دەزانی بەگرتن و بە زیندانیکردنی ڕۆژنامە نووسان و نەبینینی لەلایەن هاوڵاتیان و چارەسەر نەکردنی کێشەکان و ئەم دوو جیاوازیە بۆ ئێمە حەزمانە کرد زیاتر ئەو سادەی و خاکیەی و ئەو بێدەنگەی کە لە بەردەم سەرۆکی تورکیا بوو و هاوڵاتیان و دامەزراوەکانی ئەم وڵاتە بووە بەداخەوە کاوە جێی داغ بوو بۆ هەموو لایەک تایبەت بەو سیاسەتەی کە وەرگیراوە بە تایبەتی لە بواری هەوڵدانە بۆ ئەوەی کە دەست بگیرێ بەسەر غازە چۆن لە ڕابردووە مۆزوعی نەوتەکە بوو بە بەڵایەکی گەورە بەسەر هاوڵاتیانی کوردستانەوە. ئێسەیش هەوڵێکی بەبێ ئاگاداربوونی پەرلەمانی کوردستان کە بەرزترین دامەزراوەی یاسایی و سیاسی هەرێمی کوردستانەوە یەکەمین دامەزراوەی هەڵبژێراوی خەڵکی کوردستانە بەبێ ئاگاداری پەرلەمانی کوردستان و بەبێ ئاگاداری هەماهەنگی لە نێوان لیژنەی پەرلەمانی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکان. من تەحەداکەم تەسەورەکەم مؤسسەکانی حکوومەتیش ئاگادار نەبێ، یعنی سانعی قەرار لەناو ئەنجومەنی وەزیران و وەزیری سامانە سروشتەکان ئاگیان لێ نەبێ ئەمانە چەند ڕێکەوتنی نهێنی نازانێ ئەم ڕێکەوتنە بە دەردی ئیتفاقی 50 ساڵەکە ئەمان بات ئایا ئەمە خێروبێری بۆ هاوڵاتیانی کوردستانیان بۆ دەوڵەتانی دراوسیان کۆمەڵێک بزنسمانە بۆیە بە تەواوەتی ئەم شێوازە مامەڵەکردنە بە خاک و بە سەروەت و سامانی نیشتیمانی هەرێمی کوردستانەوە جێگەی داخە و هەموو لایەک خۆدەزانیت جگەر لە چەند کەسایەتیەک لە ناو پارتی دیموکراتی کوردستانیشە نەک پارتی دیموکراتی کوردستانی بڕواناکەم لە سەدا 95شی ئاگاداری ئەو بڕێکەوتنانە بن ئەو سەردانانە بن و ئەجینداکانی و هەرزان فرۆشکردنی ژێر خاکی ئەم هەرێمی کوردستانە. ئەم سەردانە بۆ تووشە پێ دوایچی لێ خۆدرێتەوە کاک خۆی دیارە ینی جوڵەکان زۆر ڕوونە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردووە سەردانی بەغدادی کردووە، تیمێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدادی کردووە کە ڕێکەوتن بکرێ بۆ ئەوەی
یان لێک تێگەیشتنێکەوێ بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی هەرێمی کوردستان سەبارەت بە نەوت و غازی هەرێمی کوردستان بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەبێت وەرەقەی سپێکە بێتەوە بۆ تورکیا و لەوێەوە ئۆکەی بێنێتەوە یعنی پایتەختی ئێمە ئەنقەرەیان بەدڵنیاییەوە ینی ئەوەی کە ئێستا خۆ ئێمە بینی پارتی دیموکراتی کوردستان خەریکی قوارەکە لە ناوەبان لە پێناو پۆستی سەرۆک کۆمارە خەریکە ینی یەک ڕیزی نیشتیمانی لەم هەرێما تێگا بۆ پۆستی سەرۆک کۆمار لە بەغداد ینی ئێمە چەقی استراتیژی هەرێمی کوردستان ئێمە هەرێمێکی فیدراڵین ئەگەر فیدراڵ بە معنای دەستوریەکەیش بێت قەنعاتمان بە دەستور هەبێت قەنعاتمان بە یاسا بەرکارەکانی عێراق و هەرێمی کوردستان هەبێ ئەبێ چارەسەر ڕێگەی چارەسەرکردنمان بەغداد بێت بوو باشترین حاڵەتیش بۆ خۆشگوزەرانی جگە لەوەی کە ئەمە دەستوریە سیاسیە یاساییە لە پاڵیشیدا دەرخەری ئەوەیە لە ماوەکانی ڕابردووە ئێمە لە ساڵی 2005ەوە کە حکوومەتی عێراق و هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق دەستی پێکرد ڕێککەوتنمان لەگەڵ بەغدا بوو کاتە بە حەکیمی و دانایی جەناوی مامجەلال توانرا بەشە بودجێ هەرێمی کوردستان تەسبیت کرێ بە پێی ڕێژەی دانیشتوانی و بۆ هۆی بژانەوەیکی گەورە لە کوردستانەوە هاوڵاتیانی کوردستان کە ئێستا ئێمە بینن و گویان لێمانە تێگەن کە لە ساڵەکانی 2007 و 2010 و 2009 تاکو 2012 خۆشگوزەرانیەکی زیاتر لە هەرێمی کوردستانە بوو ئیسیقرارێتێکی ئابووری زیاتر لە هەرێمی کوردستانە بوو هاوڵاتیان ئەیانتوانی خەڵکی کوردستان هەبوو لە تاراوگە بوون ئەگەڕانەوە ینی کۆچی پێچەوانە دەستی پێکردبووە بۆ هەرێمی کوردستان لە بەروی دۆخی ئابووری هەرێمی کوردستان باشتر بوو لە بەروی ئێمە ڕێککەوتنمان لەگەڵ بەغداد بوو بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە بەناو ئابووری سربەخۆ و تاڵانکردن و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بەو شێوازەی کە بینیمان و بەبێ ئەوەی هیچ کاتێک دامەزراوەکانی هەرێمی کوردستان یا بەمو ئەسەسی بکرێ ئەم پرۆسەیەکە پرۆسەیەکە پەیوەسە بە هەموو تاکێکی ئەم نیشتیمانە ئەگەر ئەم پرۆسەیە بکرایە بە پرۆسەیەکی نیشتیمانی و دامەزراوەیی و ئەو یاسای ژمارە 22 ساڵی 2007 وەکو خۆی جێبەجێ بکرایە بە دڵنیاییەوە هاوڵاتیانی کوردستانیش پشتیوانی سیاسەتی نەوتیانە کرد ئەنزانی چەند بەرمیل نەوت لە بۆریەکە تێپەڕێت تاکووە فرۆشرێت تاکە بەڕێزت ئەندامی لیژنەی و زە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستانی بۆ تۆ معلوم نییە مەسەلەن دوای هۆم پرسیار و کۆبوونەوە ئەوانە نازانی ناتوانانی بڵێ بە دەقیقی مەلەفی نەوت نەخێر ئێمە لیژنەی سامانە سروشتەکان 5 ئەندامی پەرلەمانی پارتی دیموکراتی کوردستانی تیا دانەیەکی پێکهاتەکان کە هەموو کاتێک لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بۆ چوونەکانیان دیایە و بزوتنەوەی گۆڕان سەرۆکی لیژنەکەی و یەکگرتووی تێدایە و لایەنەکانی کەی لە ناو لیژنەکان و یەکێتیش ئەندامی هەیە تێیدا بە هیچ شێوەیەک ئێمە ئێستا ئاگاداری مەلەفی نەوتینین تەنها جارێک وەزیری سامانە سروشتیەکان کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی سامانە سروشتیەکانە کردووە ئەوە بۆ کە ئێمە سەردانی وەزارەتمان کردووە 13 جار ئێمە داوای ئامادەبوونی وەزیری سامانە سروشتیەکانمان کردو بۆ لیژنەی سامانە سروشتیەکان نهاتن ئەگەر ئەمە لە بەغدادا بووە گەرمە لە بەغدادا بووە 10 جار بوو وەزیری سامانە سروشتیەکان ئیقالاکرا ئیسیقالەی پێکرا بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە بینین ئەوانەی کە مەلەفی نەوتیان وەرگرتووە دەستیان بەسەراگرتووە یا قۆرخیان کردووە یان بە هەرزان فرۆشتنیان کردووە مەلەفی نەوتی و نەوتی هەرێمی کوردستان گوێ نادەن بە یاسا بەرکارەکان گوێ نادەن بە شەفافەت بوون بۆیە من بۆ خۆم وەکو پەرلەمانتارێک ئەندامێکی لیژنەی سامانە سروشتەکان بە هیچ شێوەیەک ئاگاداری من ڕاستگۆ بۆ خەڵک ئەزانی پەرلەمانتارێک ئەزانی کە خەڵک دەستی لە مەلەفی نەوت شوشتووە خەڵکی کوردستان ینی ئەزانی کە مەسەلەن تۆ بە تایبەتی لەم فترەی ئەم چەند لە ساڵی نوێیە کە نەوت گەیشتە $130 و معاشیش بەو دەردەدا بە شکرێک کە ئەبینی لە پرۆسەیەکی دوور و درێژی 28 ڕۆژیە تا تۆ معاشێکدا بەشەکەی خۆی معاشە بێت لە 28 ڕۆژە بدرێت ئەمان بە 28 ڕۆژ موچاتە باش خەڵک لەوەیە چ متمانەیەکی بۆ بێنێکا ئەزانی چییە خۆی ئەمان بۆچی متمانە نییە ئێمە ینی کاتێک کە بڕیاری دادگای فیدراڵی عێراق دەرچوو بۆ ڕادەستکردنی مەلەفی نەوتی و ئەوەی کە لە ڕێگەی بەغدادەوە بێ بینیمان جگەل لە چەند دامەزراوەیەک
هاوڵاتیانی کوردستان بە گشتی خۆشحاڵیان دەربڕی بەم بڕیارە بەداخەوە کە هیچ هاوڵاتیەکی ئەم نیشتیمانە حەز ناکات عەرەبێک تورکێک فارسێک دەست بگرێت بەسەر سەرۆت و سامانەکەیە و ئەو تەحەکومی پێ بکات بەڵام کە منێک کوردێک ئەبینێت دەیفرۆشێت بە بێگانەیەک و بە هەرزان فرۆشتنەی کات لە پێناو مانەوە و پاراستنی پێگەی سیاسی و حیزبی خۆیان یان بنەماڵەی خۆیان خەڵکەکە سوودی لە نابینێت لە بەرامبەر ئەوەی کە ئێمە ئەگەر ئاومان فرۆشتایە ئەگەر نۆکاومان بفرۆشتایە لە بری نەوت 33 ملیار دلار قەرزار نابووین ئێستا ئێمە خەڵکەکە ئەزانێت لە پاڵ ئەم فرۆشتنی نەوتە 33 ملیار دلار قەرزارین و لە پاڵ ئەمەشدا ڕۆبە موچە دروست بووە نیو موچە هەبووە پاشەکەوتی موچە بووە لێدزین و لێبڕینی موچە بووە و تەخیربوونی موچە بووە وەس بە 2 مانگ جارێک بە 45 ڕۆژ جارێک موچە درراوە خەڵک چۆن بتمانێمێنێت بە مەلەفی نەوتی و بە داهاتی نەوتی ئەمە شتێکە ناچێت قەنەعەت بە من ناکە بە منێکی هاوڵاتی ناکە کە ئەو ببینێت ڤێلاکەی 5,000 متر بێت بەس شیمەنەکەی سارەی ڕۆژڕایزی تابێت و منیش باوکم ببینم لە سەرەی خانشینە مامم ببینم بمرێت لە سەری خانشینە بۆ وەرگرتنی خانشینەکەی کە 280,000 دینارە چۆن قەنەعەت بەم مەلەفی نەوتیاکەم چۆن بڕواکەم چۆن پشتیوانی ئەم مەلەفاکەم هەر لایەنێک هەر حیزبێک هەر کەساتێکی لە پشتەوە بێ بە بڕوای من لە دوورکەوتنەوەی و ڕقی خەڵکیان لەسەر دروست بۆ نەک ئێستا بە ئاشکرا بڕیاری دادگای فیدراڵی هەیە کاکسەر بۆ بڕیاری دادگای فیدراڵی بڕیارێکی متهی یعنی قابلی پاشگەزبوونەوە نییە قابلی تان لێدانیش نییە باشە ئەوەی ئێمە ئەیبینین ئەیانەوێ پشتیوانی بۆ ڕەدی ئەو بابەتە لە حکوومەتی هەرێم پیا بکرێت بە تایبەتیش لە تیمی پارتی دموکرات و کوردستان ئەمە بۆ چییە یعنی پارتی دموکراتی کوردستان بۆچی لەم بابەتە مسۆڕە لەسەر هێشتنەوەی مەلەفی نەوت دەدەستی خۆیان کاکزانە ئەگەر یارمەتیم بیت بە قانونی بەپێی ئەو یاسایی کە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داواکە کە بۆ نمونە یاسای ژمارە 22 ساڵی 2007 ئیلغا نەکرێتەوە و ئەم مەلەفە نەدرێت ئێمە من بە بەسیترین بەپێی ئەو مادانەی کە لە خۆ دەزانی ئێمە وەکو ئەگەر نوێنەری خەڵکین و ئەرکێکی ئەخلاقی دینی نیشتیمانیمان پێس پێدرا بۆ 4 ساڵ نوێنەرایەتی خەڵکی ئەم کوردستانە بکەین جا ڕاستە من لە فراکسیۆنی یەکێتیم بەڵام کە بووم بە پەرلەمانتارە بێ خەمی خەڵکم لە پێش حیزبەکەی خۆشمەوە بێ بۆیە ئێمە لە پەرلەمان چۆن بەرگری بکە خەڵک چۆن بەرگری لەمە بکە کە لە کاتێکە ئەڵێن ئەبێ بەرگری لەو یاسایە بکەیت کە خۆیان جێبەجیان نەکردو بۆ نمونە ئێمە ئەم مادانە هەیە لە یاسای ژمارە 22 ساڵی 2007 کە مادەی دێمە لە یاسای ژمارە 22 ئەڵێ کۆمپانیای کیبکۆ کۆمپانیای کوردستان بۆ دۆزینەوەی وەبەرهێنانی نەوت دروست نەکراوە مادە جێبەجێ نەکراوە باشە مادەی 11 کۆمپانیای کوردستانی نیشتیمانی نەوت کنۆک ئەمە دروست نەکراوە مادەی 12 کۆمپانیای کوردستان بۆ بازارکردنی نەوت کۆمۆ مە دروست نەکراوە مادەی 13 کۆمپانیای کوردستان بۆ پرۆسەکانی پاڵاوتن و پاشکۆکانی کۆدۆ ئەمە دروست نەکراوە دووەم ڕێخستنی یعنی کۆمپانیا گشتەکانە قانونێک بۆ ئەمە یاسایەکە لە هەر سێ بەیاننامەی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم ئەڵەیان نابێ ئەم یاسایی ئەمە ئیلغا بکرێتەوە لەبەر ئەم یاسایەکە بۆ خزمەتە بۆ شەفافێتە بۆ بە بازارکردنە بۆ ئەوەی کە گەندەڵی نەکرێت ئەمانە بە پرۆسێکی چۆنەڵە دامەزراوی و شەفافات تێپەڕە بەڵام بە هیچ شێوەیەک ئەم مادانە ئەمانەی کە پەیوەستەوە بازارکردن بە پاڵاوتن بە فرۆشتن بە دەرهێنان هیچی یەک دامەزراوەتیان دروست نەکراوە یەک کۆمپانیا نیشتیمانی دروست نەکراوە دوایەوە گردەینە سەر مادەی 14 وەزارەت ڕێخستنی ئەم دەستگایانە کۆمۆ کنۆک کیبکۆ کۆدۆ لاسۆگرێ بەڕێوەبردننی داهات و
بەشە تایبەتیەکان کۆتۆ سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتیەکان مادەی ئەم مادەیە لە 6 بڕگە پێک هاتوو باس لەوە دەکات کە پێویستە وەزارەت هەموو زانیاریە داراییە پەیوەست بە مۆڵەت و گرێبەستەکان و دوو حسابی بکرێتەوە بۆ داهات بە دەست هاتووەکانی پرۆسەی نەوتی ئێستا و ئایندە لەژێر چاودێری پەرلەمان بێت باش هەموو ئەوانە لە یاساکە داهێت چەندی جێبەجێکراوە هیچی ئەوەی کە پەیوەستە بە دەرهێنانەکەی کە کۆمپانیای خۆیانە ئەوەی کە لەگەڵ بەشێک لە کۆمپانیانە کە ئێسێک لە کێشەکانمان لەسا گرێبەستی نەوتیەکانە ئەمە جێبەجێ نەکراوە ئەگەر ئەمە بکرایەت ئێستا بە دامەزراوەیە کرد پەرلەمان لیژنەی سامانە سروشتەکان ئێستا بە گرێبەست بووم بۆ جەناب مێنە ئەمە خەلەلی تایە ئەمە باشە ئەمە بۆ ئایندەیە وڵاتەیە ئەمە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستانە ئەمە داهاتەکەی زیاتر بۆ ئێمە ئاگەڕێتەوە لەسەر ئێمە ناکەوێت هەمووین بۆ جەناب و باسەکرد و دیفاعم لێ کرد یا ئەموت ئەم مانگە لە مانگی ڕابردووە مانگانە 430,000 بەرمیل ڕۆیشتووە لە فڵان بە فڵان کۆمپانیا فرۆشراوە لە فڵان یەک ڕقەمی حسابیمان سۆمۆ بەڵێ وەکو سۆمۆ من ئێستا زانیاریەکانم لەسەر سۆمۆ و هەناردەکردنی نەوت و فرۆشتن و دەرێنانی بەسرە لە هی کوردستان زیاتر معلوماتمە ئەسڵەن من سەیری دیلۆی دەکەم یعنی پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران معلوماتەکان یعنی لەو یاسای هیچی جێبەجێ نەکراوە باشە بێمە سەر پرسیارەکەی خۆم کاک سەرکۆ لە بەرامبەر بڕیارەکەی محکەمەی فیدرالی پارتی سوورە لەسەر جێبەجێکردن تۆ خۆت نەی یاساکەی خۆت جێبەجێ بکەی جێبەجێ نەکەی حکوومەتی عێراقی لە 2012 ئەم داوایە هەیە چۆنەڵێ دەرفەتە بە تۆ بۆی بتوانیت ئەم ئیشان ئەم کلێنانە ئەم ناڕوونیانە ئەم ناوشەفافیانە ئەم تاریکیانە هەیە چارەسەری بکەی و خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکانیش دیفاعی لێکرد بەڵام تۆ دێی بە تاقی تەنیا ئەتەوێت نەوتەکە بۆ خۆت بێ لە دەرهێنانە پشکی کۆمپانیەکانی خۆت هەبێ لە فرۆشتنی سێ کۆمپانیای خۆت هەبێ کە لە بۆرەکە دەرەچێت ئەی خەیتە کەشتیوە سێ کۆمپانیای خۆت دێت بە بازاڕیەکە یا دەڵاڵیەکە تێگەی لە مانگی ڕابردووە 67 میلیۆن دۆلار بەس درراوە بە دەڵاڵی نەوت کە نەوتەکە فرۆشێ 67 میلیۆن دۆلار بەس بۆ کۆمپانیای دەڵاڵ دوای ئەوە لە فرۆشتنەکە یاڵی 11 دۆلار کەمتر یعنی ڕۆژێکەڵەن 430 جگە لەوەیش ئێمە لە ڕێگەی تەنکەری شۆ فرۆشت ئێمە نایەتەوە ناو خەزانەی ناشەفافە بەڵێ ناشەفافە لە بروی کە وەزیری سامانە سروشتەکان لە بەردەم پەرلەمانی کوردستان وتی ئێمە لە 158 داهاتی عفومکەی لە 158 داهاتی نەوتی ئەچێت بۆ خزمەتگوزاری بۆ مەسروفاتی یان خەرجیەکانی نەوتی بەڵام سەرۆکی حکوومەت لە دوومانی ڕابردووە لە 142ەکەی کرد بە 41 یعنی لە 100 میلیۆن دلار میلیۆنە دلاری کەمتر کردوێتەوە ئەمە بە چ قانونێک بە چ شێوازێک لە کاتێکە سەرۆکی حکوومەتەوە چاکسازیم کردو لە بواری نەوتە لە 11 دلارەوە کەمتر لە 11 دلار یان ماین 11 دلار کردومانە بە 9 دلار تۆ لێرەگە کەمەکەیتەوەڵی بە پیاداچوونەمان کردووە بە گرێ بە سەنەوتیەکانە و شەفافێتمان کردووە چاکسازیمان کردووە معقولە لە 142 ئەبووە بکرا بە لە 150 ئەو مەلەفە هاتووە بە 100 ئەو مەلەفە لە بەرامبەر بڕیارەکەی محکەمەی اتحادی و پەنابردن بۆ تورکیا سەری هەرێمەخوا بە بڕوای من ئەمە هەڵەیەکی استراتیژی گەورەیە چونکە نە خەڵکەکە لەگەڵتایە نە دەستوری عێراقی ڕێگە پێدا نە لایەنەکانی دەرەوەی پارتی لەگەڵایەتی وەنە ئەم پارتی شەتوانێت بەم بێوێت ئەم فەرزی ئیرادەی دەوڵەتێکی تر بەسەر دەوڵەتێکی لە ناوە بەڵێ بە دڵنیایەوە بۆ چییە بەس بۆ ئەوەیە بەس بۆ پاراستنی خێزانێکی سیاسی و حیزبێکی سیاسی بۆ ئیدامەدان بە سیاست و حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە پەرامبەردا ئەوەدا تاڵان فرۆشی نەوت کراوە باش ڕۆڵ یەکێتی و گۆڕان بەتایبەتی ئەوەی کا هەبووە لە ڕابردووە ئێمە ڕخنەی جدیمانەگرەوە ئێمە من لە 2020 بە 32 پەرلەمانتار کە بەواژووی یەکەم کە بۆ منە من و برادەرەکانی کەمان پێشکەشمان کردووە 32 پەرلەمانتار داوامان کردووە کە بەڕێ سەرۆکی پەرلەمان داواکەین سەرۆکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی سامانە سروشتەکان لەسەر قسەی سەرۆکی هەرێم کە باس لەسەر ڕێکەوتنی 50 ساڵی لەگەڵ تورکیاکە بێنە پەرلەمانەوە ڕوونکردنەوەمان بنێ ئەتانەوێت دانیشتەکە بە مغلق بێ لە باری ئەمنی با داخراو بێ
با کامێرەیتیانە بێ بەس وەرن ڕوونکردنەوە بن بە نوێنرانی خەڵکی کوردستان بیان بە پەرلەمان بیان بەم دامەزراوەی شەرعیەی کە هەڵبژێراوی خەڵکی کوردستانە بەڵام تاکو ئێستا نەهاتوون نایەن ئەم مەلەفە بە ناڕوونی بە تاریکی ئەبەن چونکە وەکو چۆنەڵێ مانگانە نزیکەی 180 میلیۆن دلار بۆ خۆیان قازان بکەن لایەنێکیان ئەو کەسانەی کە لە پشتیان یان خەڵکیان کردو بە کەڤەر و بەوەی کە بزنسی نەوتیان بووەکە ئەمانە هەمووی ئەوەیە کە لێکترازان لە بڕیاری سیاسی کە بڕیارەکە بە بڕوای من ئەم بڕیارەی دادگای فیدراڵی بەشێکی یاساییە بەشێکی دەستورە و بەشێکی سیاسیە تۆ دێیت ناچیت لەگەڵ لایەنەکانی عێراق ئامادەی بچیتە پایتەختی تورکیا دابنیشیت لە خوارەوە دابنیشیت و باسی داهات و ژێرخانی ئەم وڵاتە بکەی بەس ئامادە نەبی بچی لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق خطاب هەیە لە هەرێمی کوردستانە دوێنێ لە کاتی ئەوەی کە سەرۆکی حکوومەت لە بەغدا بوو لە ئەنقەرە لە سەمبول بوو باسیەوە کرا هەر پەرلەمانتارەکانی پەرلەمانی جەنابەت کە هاو پیشەتن لەگەڵ جەنابتە ئەوت ئەو شوێنەی سەرۆکی حکوومەتی لێبێ ئاڵایە هێزە و زێ چاکسازی ئەمە بۆ ئەوەیە کە قەوارەی هەرێمی کوردستان بەهێزتر بێ ئەمە گەڕێکی تری چارەسەرکردنی بنەڕەتی قەیرانەکانی هەرێمی کوردستانە یعنی ئەم بۆ چونش ڕاستە زانە تۆ خۆت ڕۆژنامەنووسێکی دیار و وردی لەم هەرێمە خۆت بڕات بەم قسە هەیە وڵی منە بێ پرسیار بکەم یعنی ئەم قسە و بریقەدار و پێشان و باڵ هەڵدان و بە دێوکردن و بە پیرۆزکردن و مقدەسکردن ناچێتە برسی من تێر ناکە هی هاوڵاتیەک تێر ناکە عارەقی ناوچاوی بەرخۆرەتاوی خانشینێک دادی نادا ئەمانە قسەی بریقەدارن و ئەمانن کە ئەو برادەرانیان بە غەڵەت ئابردووە نایڵێن بڵێن کاکە ئەمە غەڵەتی تۆیە ئەمە ڕێگا خراپەکەیە تۆ وەرە لەگەڵ لایەنە کوردستانیەکانە لە هەرێمی کوردستان ڕێبکەوە بڕۆ لە چەقی استراتیژەتی هەرێمی کوردستان بەغدادە بڕۆ لەگەڵ بەغدادا ڕێبکەوە خۆ ئێستا تۆ ئینقازی وەتەنە دروست کردووە کوتلەی ئینقازی نیشتیمانیت عێراقی و دروست کردووە فەرموو لەگەڵ ئەوانە ڕێبکەوە ئەنجا دوای ئەگەر بزنسێکت هەیە تیجارەتێکت هەیە لە ڕێگەی ئەوە ڕات بڕۆ لەگەڵ تورکیاشە ڕێبکەوە خۆ ئێمە نەمانوتووە علاقاتی خۆت ڕابگری بەس تۆ جارێ بچۆ سەر لەگەڵ ئەوە ڕێبکەوە یعنی ئێستا من یەکێتی خڵاتێ بکات تشی خەڵکی کوردستان بێت تشی داهات و سەرۆتی ئەم وڵاتە بێ ئێ من بە بەرپرسەکەی خۆم نەڵێم بە قیادەی حیزبەکەی خۆم نەڵێم وەڵڵاهی بە غەڵەت عیبم وەڵای ئەم برادەرانەیش بە هەڵایان بن وەڵای ئەوەی تر هەڵە لە دوای هەڵەپیان ئەکەن بێ ئەوەی پێیان بڵێ کاکە ئەمە ڕێگا دروستەکەیە ئەمەش ڕێگا خراپەکەیە ئەم ڕێگا خراپە بەرەو هەڵدێرمانە بە قەوارەکەیشمان ئەخاتە ژێر مەترسێکی گەورە ئێستا قەوارەی هەرێمی کوردستان لە ژێر مەترسی گەورەیە ئێستا لە ناو پایتەختە بە چەند کیلۆمەترێک لە لای ئەنجومەنی وەزیرانەوە بالیستی و موشکبارانی گەورەترین وە بەرهێنی بواری نەوتی هەرێمی کوردستان نەکرێ جا ماڵەکەی بوو لە چۆن ماڵەکەی بوو ماڵی شێخ باز بوو ماڵ بوو یاخودوتیان شوێنی حەوانەیەوەی ئەو بڵێ باشە دیدارەکانی بووە ئەم بالستیانە بەردەوامە بن هیوادارم ئەگەر چی بێ بەردەوامە بن ئەگەر چی بێ بەردەوام ئەگەر بەم ڕێگا خراپا بڕوە بە قەنەعاتی منەڵێم مەلەفی نەوتیشمان لێسەنەوە و ئیدارەدانی نەوتەکەیش کۆمپانیایەکێنن لە عێراقەوە ئیدارەی نەوتەکەکەن و خاڵە سنوورەکانیش بە هەمان شێوە دەستی بەسەراگیرێت و بەبێ ئەوەی ڕێکەوتنیەکی گشتگیریش کرابێ بۆ باشکردنی خەڵک ئەگەر سیاسی بیت و نیشتیمانی بیت پێویستەکات بچی ڕێکەوتن کەی لەگەڵ بەغدادا بۆ ئەوەی هاوڵاتیان لەم ناسەقامگیری ئابووری و سیاسی و ئەمنی کایەتی نەجاتی بێت ئەمە ڕێگا دروستەکەی و هیوادارین برادرانی پارتیش لەم غڕوریەتە بۆ هەر ئەڵێن پارتی کاسەرکۆ خر کاک زاناگیان مەلەفی نەوتی بە تەواوەتی ئێستا لەسەر دەستی پارتی دیموکراتی کوردستانە نایڵێت ئەمەی کە پێیوەستە بە ئەنجومەنی نەوت و گازی هەرێمی کوردستان بە کۆبوونەوە بکەن ناوێت وەزیری سامانە سروشتەکان بێتە لیژنەی پەرلەمانەوە نایەتە یادداشت و لێپرسینەوەکانی پەرلەمان و پەرلەمانتاران لەسەر مەلەفی نەوتی نایەت سەرۆکی حکوومەت خۆیە چێت بۆ ئیمارات بەبێ ئاگاداری لایەنە سیاسیەکانی ناو
حکوومەت ئەچێت لەگەڵ تورکیا ڕێکەوتنەکان لەگەڵ وزەمەگەل لە کەناڵە فەرمیەکانی تورکیا بزانین باسی چی کراوە نەخۆ سەرۆکی حکوومەت نەدێتە پەرلەمان بۆ پەرلەمانتارەکانی باس بکەن نەدێت بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران سانعی قەرارە بڕیارێک کە تەواوی ڕنگدانەوەی هێزە سیاسیەکان و نیشتیمانی بێت پێکەوە قەرارەدەن بەم شێوازە مامەڵە بکەین لە بواری نەوتیا و بەم شێوازش مامەڵە نەکەین ئەم تەحەدیانە دێتە ڕێگەمان چۆن بەرەنگاری بینەوە بە چ چەکێک دیفاع بکەین لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەمە ناکات ئێکەیە سەرۆکی حکوومەت سەرۆکی زۆر خەڵکە پرسیەکی شەریکە مەسەلەن بکەیەوە ئەڵێن پارتی دزە مەسەلەن ئەڵێن چێتی شەریکە دزە مەسەلەن ئەلم بۆی چێتی ناکشێتەوە بۆی چێتی بەردەوامە بێ لەو حکوومەت کێشەکە بەبەست ینی ڕەنگە هەر پارتەکانیش پێتانە ئەڵێن ئەگەر ئێمە ئەم زیارە بۆ ئێوە شەریکاتیمانەکەن ئەم قسەیە من خۆم لە تیمی حکوومەت هێرێمی کوردستانم کردووە بەڵام بەپێی تێگەیشتنی ئێمە و دووبارە بوونەوەی ئەو پرسیارانەی چونکە ئێمە لەو بەرەی خەڵکین کە خەڵک خەمەکانی خەڵکمان گەیاندووە لە پەرلەمانی کوردستانە لە ماوەکانی ڕابردووە لە ئێستەیشدا لەسەر ئەو ڕیتما ڕۆین و یەکێتی ڕێگەی پێداوین کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەین و ڕخنەیەکیش بگرن بەڵێ بە دنیایەوە چاوپۆشی لە یەک وەزیری حکوومەت هێرێمی کوردستان کە لە پشتی یەکێتیشە نەگرین لە هیچ دەسەڵاتدارێکی یەکێتی نەپارێزین ئەگەر خەمەکە خەڵک بێت ئەگەر پێویستیەکان پێویستی خەڵک بێت پێویستە ئێمە قسەی خۆمان هەبێت ئەمە ئەم ڕێگە پێدانەیە کە ئێمە هەموو جارێک وەکو لە واقعیشە ڕێگە پێدانەتان بۆ مزایدەی سیاسیە خود نەخێر ئێمە لە مزایدەی سیاسیە حیزبێکی بۆ شکاندنی پارتی نییە نەخێر ئەم قسەیە ینی ڕوونی بکەمەوە بۆچی یەکێتی لە حکوومەت ناکشێتەوە کاکەم حکوومەتە خۆ حکوومەتی تاپۆکراوی پارتی دیموکراتی کوردستان نییە خێر و بێری کرد بێت و پشکێکی یاوێ بە ئێمە بڵێت خوا ئەمە 2000 و ئەمە جێگری سەرۆکی حکوومەت و فەرمون بەشداریکەی ویسیان دەرگاکە دابخەن و بڵێن بۆتان نییە ئێمە مەعاشخۆر نین لەم حکوومەتە ئێمە خوێنمان داوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای هەرسی شۆڕشەوە شۆڕشمان دروست کردوێتەوە دوایەوە 18,000 شەیدمان هەبووە لە شۆڕشی نوێی گەلەکە و لە دوای ڕزگارکردنی عێراقیشەوە لە شەڕی داعشتەوە لە شەڕی قاعیدە و جوندولی ئیسلام و ئەوانەی کە پەیوەست بۆ بەپاراستنی ئەم ئیدارەی هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان و یەکێتی خوێنی داوە بۆیە بە خوێنی گەشی دەیان زار شەهید یەکێتی نیشتیمانی کوردستان و تێکۆشەرە دێرینەکانی و زیندانیانی بەڵام خۆ ناکرێت بۆ پێشمەرگەی دێرینەکانی ئەم حکوومەتە پێکاتەوە بۆیە ئەگەر ئێمە بینە دەرەوە لەم حکوومەتە بەبێ ئەوە پارتی حکوومەتی قوارەی هەرێمی کوردستان دەکەوێتە خەتەرێکی جدیەوە و ئەبێ ئێمەین بە پارتی بڵێن ئەمە سنوورەکەتە ئەمە دەسەڵاتی سیاسی و بڕیارە ئابوووریەکانت بەم شێوازا بۆ سێنرێت خۆ گوێ ناگرێت لە لایەنەکانیکە بەس تەنها ستۆپکردن بە پارتی دیموکراتی کوردستان بە قەناعەتی ئێمە و لە واقعیشا تاقی کراوەتەوە تەنها بە یەکێتی شەریک نین لەو کەم و کوڕی ئێمە شەریک نین بە هیچ شێوەیەک لە تاڵانی و دزینی ئەو بەشەی کە دزرێت و تاڵانی تیاکرێت لە بواری نەوتا ئێمە شەریک نین باش مەلەفی غاز یەکێکە لەوانەی کە زۆر چاوی لەسەر کاک سەرکۆ ئازاد مەلەفی غاز ئێوە ڕێگە ڕاستەکە چۆنە کە مامەڵی لەگەڵ بکەن بۆ یەویش نەچێت بە دەردی نەوت وەکوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستیان لەسەر دڵیانەوە ئەترسن کە ئەوەش ئاوا بڕوا و دووبارە سەرێکی تری موچە بۆی غازی شۆ دروست ببێتەوە ئەمە دڵنیایی دەین ئەوەی کە من لە یەکێتی نیشتیمانی کوردستان تێگەیشت بێتم و زانیاریشم هەیە لە پرسیچونکە پێوەستی مەلەفی سامانە سروشتەکان و وزە لە پەرلەمانی کوردستانە من لەگەڵ هاوڕێیەکم نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین زیاتر پەیوەستە بە ئێمە ینی و مەلەفانادەن بەدەست ئێمە بۆ ئیشکردن و زانیاریەکانیش بە بڕای ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ئەوەی کاگەر ئەو شتە تێپەڕی بێت بە ناوی ئابووری سەربەخۆ بەو دروشم بازی و قسە بریقادارانە یەکێتی جارێک ئەگەر لە خشتە برابێت ئەم جارە لە مەلەفی غازە بە هیچ شێوەیەک ڕێگە نادا ئەم سەروەتە نیشتیمانی کە لە ژێر خاکەکەیدایە و هی تاک بە تاکی هاوڵاتیانی کوردستانە بەوانەی کە یەکێتین و بەوانەی یەکێتینین بەوانەی ڕەخنە لە یەکێتیەگرن و بەوانەی کە پشتیوانی یەکێتیەگرن ئەم سەرمایە هی ئەوانە
بەڵام ئێستا ضرورەتێکی مێژووی هاتوتە پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت ڕێگری بکات لەم بەتاڵانبردنە یانەوە تا بەم هەڕاجکردنی غازە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم قەرارە بە بڕوای من قەراری نیشتیمانی داوە بۆ ئەو بوارە و ڕێگە نادا دەگەر بەبێ ڕێکەوتن لەگەڵ بەغدادا ئەم مەلەفە هەرزان فرۆش بکرێ و لەگەڵ سینیەکی ئاڵتونی پێشکەشی لایەنی کە بکرێ بۆ باشە فەرقێکی هەیە ئێوە بازلەوەکەن کە بێ بەغدایەک لای کاتەوە پارتی بازلەوەکان قەرێک لای کاتەوە فەرقەکەی چییە مەسەڵەن؟ فەرقەکە لە بەرەوەی ئێمە بە حکوومەتی هەرێمی کوردستانین پارتی لە تورکیاڵێ باکوور ئیدارەی باکووری عێراق بەڵام سەرۆکی حکوومەتەکەی لایەنە سیاسیەکانی دەستورەکەمان کە مافی دەستوری هەرێمی کوردستانی تیا پارێزراوە ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان پارێزراوە و دەنگی هەموو هاوڵاتیانی عێراق لە بەسڕە تاکو و زاخۆ دەنگی داوە بەوەی کە ئەم قوارەیەکە ئەبێ بپارێزرێ و مافە دەستوریەکانی هاوڵاتیانی کوردستانی تێ چەسپیوە و لە بەرامبەر ئەمەدا بەغداد ئەتوانێت ئێمە ئەگەر نەوتەکە بە $30 بێت بوجە بنێرە چونکەوان توانن قەرز بکەن غازەکە گەر لە ڕێگەی بەغدادەوە بێ بڕیاری محکەمەی فیدراڵیمانێ ئێمە بێ کێشەکانمان لەگەڵ بەغدادا چارەسەر بکەین ئەنجام مەلەفی غاز بێنینە پێشەوە و بە بڕوای ئێمە و بڕوای یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت لەگەڵ بەغدادا بێت نەک لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیا لەگەڵ سووریا یا دووەلی جیوارە قسەکەیەکێتی ئێوێ غاز مەلەفی غاز لە ڕێی بەغداوە بفرۆشیەوە ڕێکەوتنێکی کۆن بەڵام نوێ کاتەوە بەڵام داهاتەکە بەشە داهاتی سلێمانی ڕاستەوخۆ لەلایەن پارێزگای سلێمانی و ئیدارەی بدرێت ینی مامەڵێکی ڕاستەخۆ لەگەڵ داتوێ قسەی لەسەر بکە یا زانیاری لەسەر زۆر باشە کەواتە مەلەفی غاز کاک سەرکۆ بە دیوێکی تردا یەکێتی ڕازی نابێ مەسەلەن خەڵک ئەوە پرسیاری خەڵکە بێ بیکەیت من دڵنیایە ببورە مەسەلەن سەفەقاتێکی مادی تیجاری بۆ یەکێتی سیاسی بێتە پێشەوە یەکێتی دەستبەرداری ئەو مافە گشتەی میلەتە بێت بەیەکێتیان و تۆ خۆتان بۆریەکە بەرن نازانم چەندێک پارادەین بەیەکێتی داهاتەکەی ینی لە 150 قازانجەکەی لە هەموو کۆمپانیەکان بە یەکێتی بێ ئەم یەکێتی بدێتی ئێمە ئەمە قەزەیەکی نیشتیمانیە قەزەیەک نییە بۆ گیرفان پڕکردنی حیزبێک بەڵکو ئەمە ئێمە بە استراتیژی دانێن بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان بۆیە بە هەموو شێوازێک معاملەکردن و مامەڵەکردن ئەو معاملە لەگەڵ یەکێتی کراوە ئەو فەرانە دراوە بێچێتی بەڵێ ئۆفەری زۆر گەورە دراوە بە مۆزوعی پارە و ئیغرایی مادی حتا هەڕەشەی شی تێکەوتوە بەڵام یەکێتی نەچۆتە ژێرباری و بە دڵنیایی وەڵام ناچێتە ژێرباریەوەی کە تەسلیمی پارتی دیموکراتی کوردستانی بکات و بە دڵی خۆی هەرزان فرۆشی بکات و بەبێ گەڕانەوە بۆ بەغداد و بەبێ ئەوەی کە دەستور و یاساکانی بەرکارەکانی هەرێمی کوردستان و عێراقا پێشێل بکە و ئەم دڵە ڕاوکیە لە دڵی هاوڵاتیانی کوردستانە کە چۆن هەی بۆ لە بواری مەلەفی نەوتیە و ڕقێک دروست بۆ جگە لە ڕاخنە لەسەر مەلەفی نەوتی نایڵێت یەکێتی جارێککە ئەمە لەسەر مۆزوعی مەلەفی غاز دروست بێتەوە ئەو دۆخە کە سەری کێشاوە بەو چەق بەستویە بەرەوکوێ هەنگاوانەیە هیوادارین پارتی دیموکراتی کوردستان بە هۆشی خۆیان بێتەوە و ڕێگەبات ئەوانەی کە پەیوەستە بە پرسی نیشتیمانی و بە تایبەتی دۆخی هەرێمی کوردستان پێویست ناکە ئێمە بەغداد کێشەکانمان لە بەغدایان لەسەر هەر ڕێک نەکەوتنێک بەسینەوە بە پەرلەمانی کوردستانەوە بە مەلەفی بە سامان و ژێرخانی ئەم هەرێمەوە هیوادارین پارتی ئێمە پارتی دیموکراتی کوردستان لە مۆزوعی هەڵبژاردنمان لە بەردەمایە و فراکسیۆنی پارتی واژووی کردو و یەکێتی نیشتیمانی کوردستان دوو ڕێکەوتنی سیاسی و حکومڕانی لەگەڵ پارتیان لە هەردوو ڕێکەوتنەکە بە ئیمزای پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بووە کە لەسەر پرسە نیشتیمانیەکان ئەوانەی کە ڕەهەندی نیشتیمانی هەیە پێویستەکات هەموو لایەنەکان بۆچوونیان هەبێ و بە سازان و لێک تێگەیشتنی هەموو لایەنەکان بێت جگەر لەو لایەنانی دەرەوەی یەکێتیش بۆ نمونە بە معارەزەوە بە کۆمەڵی دادگەریەوە بە سەربەخۆکانەوە بە نەوەی نوێەوە بە یەکگرتووەوە
پێویستەکە ئەوانیش سازان لەگەڵ ئەوان بکرێت و بۆ ئەنجا بێنێتە پەرلەمانی کوردستان و دەنگی لەسەر بدرێت بۆیە لە مەوزوعی یاسای هەڵبژاردننا کە بینین ئێستا پارتی دیموکراتی کوردستان بە تاقی تەنیا ماوەتەوە و ناوێت ئەم یاسایە هەموار بکرێتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕان یەکگرت و کۆمەڵی دادگەری سربەخۆکان هەمووی لەگەڵەوە کە ئەم یاسایە هەموار بکرێتەوە و ئەم لێکترازانە کۆتایی پێبێت ئەمە یەکێکە لەو مەلەفانە مەلەفی دووەمیشەوەیە کە پێویست دەکات حکوومەت هێرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان فشار نەخاتە سەر ئەو تیمانەی کە دێن بۆ هەرێمی کوردستان و ئەو ڕێکەوتنێکی استراتیژی کۆنکرێتی لەگەڵ بەغدادا بکرێت لەسەر مەلەفی نەوتی و غازی و بۆ بتوانرێت بودجە بە بەردەوامی و بەبێ هەموو مانگێک لە کاتی خۆیان بتوانرێت موسە بدرێت خۆ خزمە گوزاریەکان بەگەڕ بخرێتەوە و ئەو تاڵانی و دزی و کە هەیە لەو مەلەفانە نەمێنێت و خەڵکی کوردستانیش بەرەو استیقرارەتێکی سیاسی و ئابووری و فەرهەنگیش بڕوات و ئەم ژاوژاوی کە هەیە ناکرێت هەموو ڕۆژێک ئەم کێشانە بەرەوکی هاوڵاتیانی کوردستان کرێت لە بێکارەبایی لە بێموچەیی لە بێ ئەوەی کە بێت ئابلوقەی شارێک بخەیت بڵێ پارە ئابلوقە خراوەتە سەر سلێمانی بەڵێ 100% یەکێتی خۆی بەرپرسیار نیە لەوەی کە پارەی داهات لەوە داهات سلێمانی شەفاف نەبێ خۆ داهاتی سلێمانی چەندێکە داهاتی ئیبراهیم خەلیلە لە گەورەترین دەواازەی سنووری لە هەموو عێراقا ئیبراهیم خەلیلە باشە لەوەیە حاجۆمەران معبەروەلیت فیش خاپور ئەوانەی کە چەند خاڵی سنووریمان هەیە جگەلەوە هەرچی کۆمپانیای زەبەلاحی بواری نەوتی هەیە لەم هەرێمی کوردستانە ئەگەر لە حەسیرەیش و لە بواری ئەمەی غازیشکە لە چەمچەماڵیش دەربێنرێت ئەبێ بچێت لە هەولێر باجی بە یعنی گەورە باشدەرانی هەرێمی کورد کۆمپانیاکان هەرێمی کوردستانە چێ لە هەولێرەیدا جگە لەوەی کە دوو شاری گەورەی وەکو دوهۆک و ئیدارەی زاخۆ و ئیدارەی سۆران ئەمانە هەمووی ڕێژەی دانیشتوانی زیاتر وە سنووریان فراوانە بە تورکیاوە بە عێراقەوە بە ئێرانەوە ئەمان بە هەمویان 95 ملیار دینارە گەڕێنەوە بۆ تەمیلی موچە لە داهاتی ئەم شانەی کە بۆم باسکردی بە مەتاری هەولێرەوە کە دوو ئەوەندە جوڵەی زیاتری هەیە لە مەتاری سلێمانی بەم هەموو حەساری خراوەتە سەریوە ماگانە 75 میلیارد 20 میلیارد فەرقتانە 20 میلیارد بەڵێ دو سەرنجی کاکسەرکە زۆر بە کورتی هیوادارین مەلەفی نەوتی بە تەواوەتی چارەسەر بکرێ و بنپڕ بکرێ و ڕێکەوتنی تەواوەتی لەگەڵ بەغدادا بکرێ نەکەوەی کە ئێمە بچین لەگەڵ وڵاتانی کە و بە ئەجندای وڵاتی کە بینەوە دابنیشین و هەرێمی کوردستان و قەوارەکەیشمان ئەگەر بەم شێوازە بڕۆین لە خەتەرێک و لە مەترسیەکی گەورە و جددیایە و هیوادارین ئەم جارە هاوڵاتیانی کوردستان باجەکە نەدەن بەڵکو ئەو کەسانەی کە نوێ قمار بە داهاتووی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانەوە بکەن ئەوانە باجەکەی بان. زۆر سپاس بۆ بەڕێز سەرکۆ ئازاد ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشەکانی پەرلەمانی کوردستان سپاس جەنابتان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.